بە یارمەتیت. بەڵێ سەر لە قاوەخانەم زۆر پێویستە؟ باشە ئەو هاتم. ببوورە من دەبێ هەستم بە هیوای دیدار. من ئەیشن ئەتای دەتوان بوو دەقە دانیشم؟ یەکتری ناناسین. من هاوسەری چەنگیزم. تو بۆ تەمای ئۆتێل و خانۆکەم لە ڕەهەندانراوە بیکڕیتەوە؟ من ڕێک وەک ئەوش نەشێتانە کە لەسەر مێزدا دەنیشن دیارم وانییە؟ بەڵام باوەڕ بکەن زۆر بێچارەم. هاوسەرەکەم لە زیندانە. منداڵێکی تەمەن 12 ساڵم هەیە. لێتان دەپاڕێمەوە. لە چ بارودۆخی سەختدا من نایزانی. تکایە لە جیاتی ئەمە باشەکە هەڵبژێرن. گەر ئێستا دەرمکەی ئیتر نایەمەوە بەرامبەرێت. بەڵام تکا دەکەم. گوێ لە مرۆڤایەتی بگرن. باشە کچم. با گوێ لە مرۆڤایەتیمان بگرین. با گوێ بگرین بزانین چی بە ویژدانمان دەڵێ. مرۆڤایەتی ئێمە دەڵێ کە نابێ زوڵم بکەی، نابێ بوختان بکەی، نابێ خۆشەویستت جێ بێڵی و بڕۆی. لە ناو حەوشەی بەندیخانەدا مناڵێکم بینی لەبەر خۆیەوە قسەی دەکرد و دەیوت ئەیشان 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 100 جار ئەیشان 1000 جار ئەیشان. لە خۆمم پرسی دەبێ ئەو کچە کێ بێ؟ دەبێ ئەو کچە کێ بێ کە ئەوەندە شایەنی ئەو خۆشەویستیەیە؟ تۆ کەی؟ دانیشە دانیشە. من چیم بینی وەک چەکە؟ چه خراپەکاریەک، چه خیانەتێک کە ئەو مناڵم بینی لە خۆمم پرسی ئەو شتە چیە لەو منداڵەدا هەیە و ناخم دەور و ژێنێ؟ لەبەر عومەر ئەو شتە دەکەی؟ لەبەر ئەوها؟ مەبەستی تۆ بوو کچم، مەبەستی تۆ بوو. ئەو کچەی مناڵەکە نەیتوانی لە دڵی دەری بێنێ و فڕێدا، وەکو ئەو میکرۆبانێکە بە شوێنێکەوە دەنووسێن و دەمێننەوە. اینجا بەندیهێنی خراپە دەکەن. ئەو هەموو ئەو شتانێ شاردەوە، نەیتوانی تۆ لە دڵی دەربێنێ و فڕێتدا. هاتی تۆڵە وەرگریەوە؟ ئەو نەیتوانی لە دڵی دەرت بێنێ و فڕێتدا، بەڵام ئەو کارە بۆ من ماوەتەوە. تۆ چیت لە من دەوێ؟ ئەوەی تۆ ویستت کچم. دەمەوێت گوێ بگری، دەمەوێت سیرکەی. سەیری چی؟
ئەزەل دەکرێت یەکتری ببینین؟ تۆ باشی؟ دەنگت باش دیار نییە. باش نیم، پێویستە شتێکت پێ بڵێم. باشە بگەڕێەوە ماڵەوە، منیش دێم. واتە هەموو شتێک لەبەرەوە کچە ها؟ باشە چی گوت؟ چی وت؟ کچەکە یاریکەرێکی باشە. ئەو جارە من یاریکەرێکی باشترم. ئێستا بەبێ بۆ سەر مندا بیبارێنێ. دەمێرە دەمی خۆیەوە بیبیستم خاڵۆ. دەتەوێت هەمووی لە دەمی خۆیانەوە ببیستی. دەبیبیستە بزانم. ئەوە بیستت چی دەگۆڕدرێ خوارزە؟ بە ئەو جارە بیڵێ دواتر تێی دەگەین. کامی لەوانەیە وتم کردت؟ ئامادەین ئەزەل، هەموو شتێک چاوەڕوانی تۆیە. شەرمین، بەهار هێشتا لەوەیە؟ بەڵێ هێشتا لێرەیە. گەیش تاو. فەرموو. ئەلۆ ئەلۆ تۆکی؟ ئەلۆ تۆفی؟ تۆی؟ تکە هەدای مەخە. بەیانیتان باش، تۆ چەند ئەوەندە جوان بووی؟ هاردی چۆنی؟ باشم کاکە. دەی بۆستم بزانم، بۆستن. ئەوەش خۆشەویستەکەیتی. کاکە لێک تووڕە بوونا؟ مناڵینە بۆ ژوورەوە. دەی بڕۆمە خوێن، دەی. ئەتا دەینەوە پێک بێنەوە ها. بۆچی هاتووی؟ لێم بۆ مەراق بۆیە، بیریشم کردی بۆیە هاتووم. مردم ئەوەندە بیری خۆشەویستانم بکەم. بەهار هاتووم بتبینم. بینیت؟ ئەزەل؟ منیش بیری تۆم کردەوە. بەڵام منی تر ناگەڕێمەوە ئەوێ. ئێوە هەمووتان خوشکم، تۆ، جەنگیز، ئەلی، هەر کەسە خویانت لەوی تر دەکا. هەم نەفرەت لە یەکتر دەکەن، هەم وەک شت یەکترسان خۆش دەوێ. سەرم لێتان دەرناچێ. حەقتە. تۆ کەسێکی خراپ نی، بەڵام ئەگەر لە خۆتە بەرەو خراپی دەچی، حەیف خێزانەکەت قەت بیران ناکەی؟ وەکو شت بیریان دەکەم بەهار. نازانیت چەند حەز دەکەم بەرەو باوەشیان ڕابکەم. کەوایە ڕابکە؟ دەچمەوە لایەن، دواتر جیان دەهێڵمەوە، دیسان دووبارەی دەکەمەوە. چەند ڕۆژێک لەوێدان چوومە، زۆر بیریان دەکەم بەهار. ئەی باشە، هی چەنگیز، هی ئەلی، هی ئایشان، لە هەمووی زیاتر بیری ئەوان دەکەوانە؟ هەر بۆیە ناتەوێت لایەن دوورکەویەوە. بەڵێ بیریان دەکەم، بەڵام جێل نیم. ئەوانم پێ ناگۆڕدرێ، ئەو دەزانم. بەڵام داهاتوو هی من نییە، داهاتوو هی تۆیە. دەبوو دەژیم، دەتم چارەسەر دەکەم. ئیتر پەیوەندی بە تۆ نییە. من باشم، بێ تۆ باشم. هەرچەندی بیری یەکتریش بکەین، هیچ شتێکمان پێ ناگۆڕدرێ. سیرکە نەمگوت پێک دێنەوە؟ ئێستاش بڕۆ، نامەوێت تر تۆ ببینم.